دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان. هەستکردن بە بەرپرسیارەتی لە پاراستنی ژینگە ئەرکی هەموو تاکێکە، بەڵام لە هەمووی گرنگتر ئەو هۆشیارەیە کەم تاکانە هەیەیان بێت بۆ پاراستنی ژینگەکەیان. یعنی وا تێبگەن کە پاراستنی ژینگە کاریگەری دەبێت لەسەر تەندروستی خۆی. من لە جێگەی خۆمەوە ژینگەی خۆم بپارێزم، بێگومان دوجار کاریگەری دەبێت لەسەر تەندروستی و لەسەر دەوروبەرمان، بەڵام لە هەمووی گرنگترەوەیە کە بزانین چۆن بناغی ئەم بەرپرسیارەتیە دروست دەکەین لای تاک. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا هەژار عەبدوڵڵا پسپۆڕی ژینگە و ئەندازیاری کشت و کاڵی. مامۆستا گیان زۆر بەخێر بێت. سڵاتانە بێت. چۆن؟ زۆر سپاس. بەخێر بێت. مامۆستا ئەگەر لە بیدایەتەوە دەست پێ بکەین، چۆن ئەم بەرپرسیارەتیە دروست دەبێت لای تاک کاتێکە ژینگەی وڵاتەکەی ژینگەی ماڵەکەی خۆی بپارێزێت؟ بەڵێ. دەستان خۆش بێت. تەوەرێکی جددیە، پێویستی بە قسەکردنی زیاترە. یعنی ئەمە هەمومان ئەزانین ژینگە بابەتێکە پەیوەندیەکی تەواوی بە هەمومانەوە هەیە. یعنی ئەوە نییە بۆ نمونە ئەم بابەتە بەس پەیوەندی بە منەوە هەبێت و من قسەی لەسەر بکەم و من هەوڵی بۆ بەمەوانە، بەڵکو ئەگەر ژینگە تەندروست بێت هەمومان تەندروستە بین، ئەگەر ناتەندروست بێت هەمومان ناتەندروستە بین، ئەگەر پیس بێت یعنی کاریگەری خراپی بوو هەمومان ئەگەڕێتەوە. من حەزەکەم سەرەتا بەوە دەست پێ بکەین کە ژینگە چییە؟ ینی بۆچی باسی ژینگە ئەەکەین؟ بۆچی بۆ بە بابەتی گرنگی ڕۆژ؟ ئێستا لە تەواوی جیهانە گرنگی بە ژینگە ئەدرێت. ئەم بابەتە بووە بە جددی تەماشاکرێت، بۆ هەموو کەناڵەکان هەموو وڵاتانی زلهێز بیری لێکەنەوە. بەدڵنیایەوە گۆڕانکاری ڕوویاوە بۆیە قسەی جددی لێکرێت. بە تاکیدی ینی ئەم گۆڕانکاریانە کاریگەری خراپی لەسەر ژیانی مرۆڤەکانی سەرزەوی دروست کردووە. ئێمە هەمومان پێشتر لە وڵاتی خۆمانە بینەری ژینگەیەکی سروشتی تر بووین لەوەی کە ئێستای ئەیگوسەرێنین، بە تایبەت دوای ساڵی 2003 کە ئازادی عێراق ئازاد کرا و کوردستانیش بەشێک لەو ئازادیە بەرکەوت، کرانەوەیەکی زۆر لە وڵاتی خۆمانە بە ئاراستی جیهانی دەرەوە لە ڕووی هەموو ئەو مەوادە پلاستیکیانی کە داخلی وڵاتی خۆمانە بێ، لە ڕووی هەمووی ئەو ئۆتۆمبیلانی کە داخلی وڵاتی خۆمانە بێ، ئەو هەموو مۆلیدە و ئەو هەموو ئەچیزانی کە ئەبنە هۆکاری پیسکەری ژینگە، ئەمانە بەداخەوە کاریگەری خراپیان لەسەر ژینگەی وڵاتی ئەمە دروست کرد. خۆی ژینگە لە سێ ڕێگەزی گرنگ پێگێت: ئاو، خاک، هەوا. هەن ئەم سێ ڕێگەزە تەماشایانەکەین، هەمویان گۆڕانکاری خراپ بەسەریا ڕوویاوە. هەمومان بینەرین، ئەیبینین ئاوەکەمان ئەوەیە کە زۆر زۆر کەمی کردووە. 2 ساڵی ڕێک ئێمە بینەری وشکە ساڵێکی توندی نەوڵاتی خۆمان و لەم ناوچەیە کە ئێمە تایاشی، بە تایبەت عێراق. یعنی عێراق ئێستا ناوڕاست و باشووری عێراق کاریگەریەکی زۆر زۆر خراپی ژینگەی لەسەرە. ئەم شەو بینەری راپۆرتێ بووم کە باسی ئەوەیە کرد بەنداوی حەمرین کە چەند ساڵە ئاویتیایە ئێستا وشی کردووە، ئێستا بۆ بە ڕێگەی هاتوچۆی گەشتیاران کە لێوە گەشتەکەن. یعنی ئەمە کارەساتە، بەڕاستی کارەساتێکی ژینگەیی زۆر جددیە. بۆیە هەمومان پێویستە لەلایەنی خۆمانەوە هۆشیارێکی ژینگەی باشمان هەبێت. هەوڵ بین ئەوەی کە لە ناوەندێکە کارەکەین، ئەوەندەی لە شوێنێکا کارەکەین، با بە ئاراستەیەکی ژینگە دۆستانە کارکەین، بە بیرکردنەوەیکی ژینگەیانە ئیش بکەین. چونکە دوجار هەموو کارەکانی بۆ خۆمانە گەڕێتەوە. ئەگەر بێت و ئێمە هەستین بە چاندنی نەمامێک، بە سەوزکردنی شوێنێک کە تایە ئەژین، دوجار ئەو هەوا پاکی کە هەیە بۆ خۆمانە گەڕێتەوە. بەڵام ئەگەر بێت و بە پێچەوانەوە بێت ئەو ژیانە ناتەندروستەی کە هەیە بە هەمان شێوە بۆ خۆمانە گەڕێتەوە. واتە بابەتی ژینگەی بابەتێکە ڕەبتی بە ژیانی خۆمانەوە هەیە، بابەتێکە پێویست ناکە ئێمە خۆمانی لێلایەن، پێویستەکە خۆمان بچینە ناو بابەتەکەەوە و زۆر بە گرنگیەوە تەماشای بکەین. لە وڵاتی خۆمانە بەداخەوە کە ئێستا ئێمە هەمومان بینەری ئەوەین کە ژینگەکە بە هەموو ئاراستەکانە تێگەدرێت. یعنی ئەبینین ڕێژەی سەوزاییمان زۆر زۆر کەمی کردووە، کەمە کارەساتێکی ژینگەیی تەواوە. لەبەرەوەی ڕێژی سەوزایی لە هەر ناوچەیەکا زیاد بوو، ڕێژی دابارین زیاکات، هەوای پاک زیاکات، کەمانە هەمویان کاریگەریان لەسەر ژینگە هەیە. بەڵام ئەگەر بێت و ئەمە نەبێت پێچەوانەکەی ڕۆیات کە ئێستا لە وڵاتی خۆمانە بەداخەوە من هەمیشە ئیڵێم، یعنی ئێستا ئێمە لە نقطەیەکان پێ ئەوترێت دانجەر زۆن، یعنی لە هێڵی سوورین، لە خاڵێکی خەتەرناکی ژینگەییان بەهۆی ئەو هەموو مەوادە خراپەی کە داخلی وڵاتی خۆمانە بێت.
ئێستا ئێمە یەکێکی لەو با بڵێن لە وڵاتانی لەو ناوچانی کە زۆرترین مادەی پلاستیک بەکارەهێنین هەر لە سفری سەفەریەوە بگرە هەر لە دەبەی پلاستیکیەوە بگرە هەر لە مادە خۆراکیەکانەوە بگرەکە بە پاکێجینێکی پلاستیکی پێشراون و ئەمانە دوجارەکەونە ژینگە و هیچ چارەسەرێک ناکرێت لە وڵاتی خۆمانە بەداخەوە چارەسەری سەرەتاهەیی هەیە بەڵام وەکو پێویست نییە یعنی تا ئێستا وەکو پێویست ئەمانە چارەسەر نەکراون بۆیە زۆر گرنگە هەمومان یعنی لەلایەنی خۆمانەوە ئەم هۆشیاریانی ئەم مەترسیانی کە هەیە شەیریکەین لەناو خۆمانە یەکی لێ ئاگادارکەینەوە یعنی من ئەوەی کە پێمە و پەیامی کە هەمە بیگەێنم جەنابتان ئەوەی کە لە ناوەندە میدیاکانە کارەکەن هەوڵ بن کە ئەم بابەتانە بکرێ بە بابەتی ڕۆژ ینی قسەی زیاتری لەسەر کرێت چونکە بابەتێک کە پەیوەندی بە هەمومانەوە هەیە زۆر باشە مامۆستا هۆکارێک کە ئێمە تاک با بە تایبەتی باس لە وڵاتی خۆمانکەین کەمتر هەست بۆ مەترسیانە ئەگەن کە ڕوبەڕوومانە بێتەوە دوجار بەهۆی ئەو ناهۆشیارە ژینگەی کە ڕۆژانە ممارەسەیەکەن ئیتر لە بەهەر بەکارهێنانی ئەو مادە پلاستیکیانەوە بە کە بەڕێستان باستان کرد خۆی پرسیاری تەواوە ئەوە لەبەر ئەوەی بابەتەکە بابەتێکی تازەیە ینی ئێستا ئێمە تەماشاکەین ئەم بابەتە وەکو پێم وتن دوای 2023 ئەمە کرانەوەیکی تاوڕوویەوە ینی پێش 2023 ئەمە بینەری سفرەی سەفەری نابووین بینەری ئەو هەموو دەبە پلاستیکە نابوون کە ئێستا بڵاوە بینەری ئەو هەموو تەلبەنکردن و وێرانکردنی شاخ و شار و دێهاتی خۆمان نابوون کە ئێستا بەداخەوە هەمووی کارەساتە یعنی ئەوەی کایبینین ئەمانە لەبەر ئەو کرانەوە زۆری کە بە ڕووی وڵاتی خۆمانە لە پڕە ینی بە لە ئەنجامی ستێپ بای ستێپ ینی هەنگاو بە هەنگاو ئەم کردارە داخلی وڵاتی ئێمە نەبوو ئەمە کاریگەریەکی خراپی دروست کرد چونکە ئەمە بین ئێستا لە وڵاتانی پێشکەوتووە بە مەرحەلە قۆناغ بە قۆناغ بە بابەتەکانەگەن بۆ نمونە شۆڕشی کشت و کاڵیەکەن ئەبینین لە ئەوروپایە دوایەوە شۆڕشی پیشسازیەت دوای شۆڕشی پیشسازی بینەری شۆڕشی تەکنۆلۆژیە بین کە ئێستا لەم عەسری خۆمانە تیاژین یعنی قۆناغ بە قۆناغ بە شتەکانەگەن لەبەرەوە زان چۆن تەعامل لەگەڵ بابەتەکەیا بکەن بەڵام لە وڵاتی خۆمانە ئێمە لەبەر ئەوەی کە لە پڕە کراینەوە بەڕووی جیهانە لە پڕە هەموو مادە خۆراکیەکان کەوتە بەردەستمان لە پڕە پێویستیەکانمان زیایی کرد لەبەرەوە بە شێوازێکی زۆر زۆر عشوایی ئەو مادانە داخلی وڵاتی ئێمە بوون هەر تەماشاکە ینی تۆ پێش ساڵی 2023 ژمارە ئۆتۆمبیلەکانمان چەند بۆ ئێستا چەندە هەنی ئێستا کەم ماڵ هەیە ئۆتۆمبیلی نەوێ بەداخەوە یانی ئەمە کارەساتە وامان کردو کە هێڵی گشتی زۆر زۆر فەرامۆش بکرێت یعنی ئەمە هەرچەند سێکتەرێک کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە پێویستە حکوومەت زۆر جدی لەو بابەتەیە بڕوان ینی لەبەرەوەی ئەگەر بێت و هێڵێکی گشتی ڕێکوپێک هەبێت وەکو وڵاتانی پێشکەوتوو بۆ نمونە ترامێک هەبێت بۆ نمونە با بڵین هۆکارێکی گواستنەوەی ڕێکوپێک هەبێت کە تۆ بتانی بە ئاسانی بگەیتە شوێنی کاری خۆتەوە بە دڵنیایی هیچ کەسێک ینی ئەو هەموو ئۆتۆمبیلە بەکار نایێنێت هەر لە سلێمانی خۆمان ئێمە بەیانیان بینەری ئەوەن کە ئەو ئۆتۆمبیلانی کە سەفەرەکەن و ئەچنە دایرەکانیانەوە زۆربەی زۆریان یەک نەفەری تایە کە ئەمە هۆکارێکی سەرەکی پیسکەری ژینگەیە ئەو سوتەمەنی کە ئەسووتێت گازێکی زۆر خراپ بخاتە ژینگەوە بەداخەوە سوتەمەنی لە وڵاتی خۆشمانە کوالیتێکی نزمی هەیە کە ئەمە وای کردووە هەواکەمان زۆر زۆر پیس بێت و بینەری ئەو هەموو نەخۆشیین یعنی ئێستا ڕۆژانە ئامارەکان زۆر مەترسیدارن بەتایبەت لە نەخۆشخانەی هیواکە باز لەوە ئەکرێ ڕۆژانە 15 توشبووی شێرپەنجە هەیە بەشێکی زۆری پێویستە بە ژینگەوە فعلا ینی ژینگە هۆکارێکی سەرەکیە بۆ نەخۆشیەکان ینی تۆ تەعاملەکەی لەگەڵ ئاو خاک هەوایە تەواو تۆ ئەگەر ژینگەکە تەندروست بێ و سەرەتا ئاماژەمان پێەیە یعنی خۆشت تەندروستەبی ئەگەر پێچەوانەکەی بێت بە دڵنیایەوە ناتەندروستەبی یانی ئەمانە وەکو زانایکی خۆراکیە لە تۆ لەوە پێگەی تکەی خۆیت بە هەمان شێوە لەوە پێگەی تکەیە هەڵی ئەمژیت ئەن تۆ بەواژیت لەوە پێک ئەیت کە ئەی خۆیتەوە کەواتە ئێمە ئەم سێڕەکە زەمان بە تەواوی گۆڕاوە یعنی لەبەرەوە بابەتی ژینگەیی بابەتێکی زۆر جددیە پێویستە هەمومان پێکەوە ینی دەست لە ناو دەست کار بکەین بۆ ئەوەی کە ئاراستەکان بە ئاراستەیەکی ژینگەیانە و ژینگەیەکی تەندروستە هەنگاو بنین چونکە وەکوتم ئەگەر کارە ساتەکە بقەومێت هەمومان ئەگرێتەوە کەسمان لێ بێبەری نابین
زۆر باش مامۆستا کێشەی بەشێک لە تاکی وڵاتی ئێمە نەبوونی وشیاری لە زۆرێک لە بابەتەکاندا چی بکرێت بۆی کە ئەم وشیاری ژینگەیە بەرپرسایەتی پاراستنی ژینگە لە لای تاک دروست ببێت واتە میکانیزم و ڕێگەکان چین خۆی بۆ ئەوەی هەوڵ بین یعنی تاکێکی هۆشیار لە بواری ژینگەیە دروست بکەین پێویستمان بەوە هەیە کە بەرنامەی جدیمان هەبێت بەرنامە جدیەکانە بێ لەکوێوە دەست پێ بکەین هەمومان نەزانین ئەوەی کە ئەتوانین ئاراستەی بکەین لەلایەنی پەروەردەییەوە پێویستە ئێمە لە باخچەکانی ساوایانەوە دەستکەین بە پەروەردەکردنی تاکی هۆشیار لەسەر ژینگە ینی ئەگەر توانیمان تاکێک دروستکەین کە بۆ نمونە منداڵێکە ئەچێت بەلای گوڵێکە لەباتیەوە چڵێکی ڕاکێشێت و بیشێنێتەوە بڕێک ئاو کاتە ژێریە و خزمەتێکی بکات ئەمە پەروەردەکردنی تاکە یعنی بەداخەوە ئێستا ئێمە کە ژینگەکەمان بۆ شێوازە گۆڕاوە ساڵانی پێشووتر نازام ئێوە بزان یانە وانەی کوشتتوکاڵی هەبوو لە ناوەندەکانی خوێندنە ئەمانە کوشتتوکاڵێ بەڕاستی هەستێکی جوانی بەخشی بە تاکەکە وای لێ کرد کە حەسکات کە پەروەردەیەکی باشی ڕووەکی بکات درەختێک بەخێو بکات گوڵێک بەخێو بکات فێر ئەکرا کە چۆن ئەم کارە بکات بەداخەومانە نەهێڵراون یعنی ئەوانە هەمویان کارەساتەکە وا کراوە کە هەموو ئاراستەکان بەرەو ئەوە بڕوات کە ئێمە نەتوانین تاکێکی هۆشیار پەروەردەکەین وەکوتم زۆر بەجددی پێویستە کار لەسەر ناوەندی پەروەردەیی بکرێت هەر لە باخچەکانی ساوایانەوە بەرنامەی ژینگەیی زۆر گرنگ پەرتووکی ژینگەی زۆر باش پێویستە بۆیان داوین بکرێت و هەمومان پێکەوە کارکەین من دەستخۆشی لە ئێوەکەم کە ئەم بابەتە ژینگەیەتان هەڵبژاردیانێک و کەناڵی پەیام چونکە میدیا بمانێ و نەمانێ کاریگەریەکی زۆر زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر تاکەکان و ئەمە ئەگەر بێت و چەند کەسێکیش ببینێت و چەند کەسێک کاریگەری بێ بە بابەتەکە بە دڵنیای و گۆڕانکاری ڕۆیە یعنی ئەمە گرنگترین شت لەوایە کە ئەو بابەتی لە لای خۆمانە لە نێوان خۆمانە نەهێڵینەوە بەڵکو شەیری بکەین و ئەوەی کە ئەزانین سوودی گشتیە هەمومان کاری بۆ بکەین من ساڵی 2019 پرۆژەیەکم هەبوو بە ناوی پرۆژەی ژینگەی خوێندنگەکەم واتە پرۆژەیەکە بۆ ئەوەی کە بتوانین ناوەندێکی خوێندنگەیی نمونەیی دروست بکەین لە بواری ژینگەییەوە کاتەوە پێشکەشە بە ناوەندە پەروەردەیەەکە فعلا بەڵێ لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانیە قسەمان کرد دوجار لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا لەگەڵ مامۆستایەکی هاوڕێم بە ناوی مامۆستا شیلانەوە ئەم کارەمان کرد و ئەم پرۆژەیەمان دروست کرد کە پرۆپۆزەڵێکی زۆر جوان و ژینگەییە کە زۆر بابەتی جدی لە خۆیەگرێت یعنی ئەمە مامۆستا تا چەند گرنگە ئەنی کردەیش لەگەڵ خوێندکارە ئەمە ئەنجام درێ بۆ منە لە قوتابخانەکە پێکەوە بچنە شقامێک نزیک لە قوتابخانەکەیان شقامە پاککەنەوە پێم وابێت ئەمە زۆ کاریگەری دروستە بێت لەسەر مناڵ هەم پێشی خۆشە جێ بگۆڕێت و بینی ومانم بە مناڵی وم کردووانی زۆ زیاتر کاریگەری دەبێت لەوەی کە هەست بە بەرپرسایەتی بکات خۆی فعلەنەوە زۆر ڕاستە ینی ئێستێمە کە بینەری خوێنگەکانە بین کاتی تەواوبوونی دەوامەکانیان بەداخەوە ئەبینین مادەی پلاستیکی ئەبینی ئەو ناوە زۆر زۆر شێواوە من زۆر ینی سەرنجی ئەو شتانەیەم ئەم کارە ساتە بین ینی ئەوەی کە ئێستا لە پرۆژەکە باسی ئەوەش کراوە ینی بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری خوێندکار جیاکردنەوەی خاشاک یەکێک لە هۆکارەکان ینی خۆشحاڵانە ئێستا لە وڵاتی خۆمانە شوێن هەیە کە مادەی پلاستیکی وەرەگرێتەوە کە ڕیسایکلی نەکرێت کەمە هۆکارێکی باشە بۆی ئێمە بتوانین کەمترین مادەی پلاستیک بخێنە ژینگەوە واتە تۆ لە ماڵی خۆتە ئەگەر بێت و مادە پلاستیکەکە جیاکەیتەوە خەڵکیەکەیە دێت لێت وەرەگرێ ئەگەر بە بڕێ پارەی کەمی ژوێت یان ئەگەر تۆ بە بەخشین بیبەخشیدە و مادەیە بۆی ئەو کەسەش ئیسفادەیەکی لێ بکات بۆیە زۆر گرنگە ینی ئەمە بە دوای بابەتە ژینگەیەکان ئابڕۆین زانین چی ئەکرێت لەگەڵ ژینگەکەیە بۆی بە ئاراستەیەکی تەندروستانە لەگەڵ ئەو ژینگەیە تەعامل بکەین ئەو کۆی جەنا بە ئاماژەت پێیانی بابەتەکان بە کردەیی بکرێن هەوڵ بدرێت وەکوتم وانەیەکی کشتتوکاڵی لە ناوەندەکانی خوێن نازین و بکرێتەوە خوێندکار فێری چاندنی نەمامێک بکرێت فێری خزمەتکردنی بکرێت فێری ئەوە بکرێت کە چۆن ئەمانە سوودیان هەیە ئەمە بۆ نمونە لە شوێنێکی داخراوە کە دانیشین ئەگەر بێت و ئینجانەیە گوڵمان هەبێت و پەروەردەی بکەین ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو گاز زیان بەخشانی کە هەیە لە ئێمەی دوورخاتەوە چونکە هەموو ڕۆکێک نزیکەی 12 جۆر گازی ژاراوی هەڵەمژێتەوە کەمانە کاریگەریان هەیە ینی واکە لە تۆ کە ژینگەیەکی تەندروستێ هەبێت لەبەرەوە زۆر گرنگە ینی لە ناوەندەکانی خوێندنەوەکو ئاماژەمان پێەیە دەست پێ بکەین
بە ئاراستەیەکی ژینگەیانە بیرکەینەوە. کاتە ئەمە بساژەر پێتان وایە وەکو چۆن پەروەردەیەکی دەرونی و کۆمەڵایەتی و یاخود خوێندگەی ئەبەخشین بە منداڵەکانمان ئەوە پەروەردەیەکی ژینگەیش گرنگە بۆیە ئەمەش هۆکار بووە کە پرۆژەیەکتان داناوە تایبەت بێ بە قوتابخانەکان و بەکەرتی پەروەردە. بەتەکید یعنی خۆی لە پاڵ پەروەردە و فێرکردن ینی ئێستا ئەمە بەداخەوە لە وڵاتی خۆمان ینی من وەکو ئەوەی کە لە ناوەندەکانی خوێندنی شاکارم کردووە وە سیمیناراتی ژینگەیمان بووە لە ناوەندەکانی پەروەردەیە بەداخەوە تاکمان هەنی هەوڵ ناین تاکێکی تەندروست پەروەردەکەین لە هەموو لایەنەکانەوە بەس هەوڵی فێرکردنی چەند حرفێک و چەند ژمارەیەکی ئەەکەین بەڵێ ئەمە ئاماژەیەکی خراپە بەداخەوە ینی خۆی پەروەردەی تاک لە هەموو شتێک گرنگترە ینی لە ڕووی فێرکردنی بۆ تێگەیشتن لە بابەتەکان ئەمە پەروەردەکردنی پێوترێت لە ڕووی ئەوەی کە لایەنە ژینگەیەکان لایەنە تەندروستیەکان ینی فێری خوێندکارکرێت ئێمە بۆ نمونە دانیشین لەگەڵ کەسێک کە لە وڵاتانی دەرەوەیە بۆ نمونە نزیکترین شوێنمان کە ئێرانە ئەبینین هۆشیارێکی باشی هەیە لەسەر هەموو لایەنەکان ئێمە لەکوێوە فێر بووە ناوەندەکانی خوێندنەوە فێر بووە بۆیە زۆر گرنگە ئاراستەکان بەوە بێت کە ئێمە لە پاڵ وەکو پرسیارەکەی جەناب لە پاڵ پەروەردەکردنی خوێندکارەکانمانە ئێمە پەروەردەیەکی ژینگەیمان هەبێت بۆی ئاراستەکەمان بە ئاراستەیەکی ژینگەی تەندروستا بڕات بۆی ئەو فۆزایی کە هەیە نەمێنێت بۆی هۆشیاری هەبێت بەداخەوە ئێستا ئێمە لە حانوتی خوێندنگەکانمانە بینێری ئەوەن کە زۆرترین مادەی خۆراکی بەکارهێنێت کە هیچ سوودێکی تەندروستی نییە هیچ سوودێکی ژینگەی نیە و زیانێکی زۆر بە ژینگە ئەگەێنێت بینەری ئاوی پلاستیکی لەناو دەبەی پلاستیکیە کە ئەماتوانرێ هۆشیاری بدرێت بە خوێندکار کە دەبێت بەکار بێنێت و چەند جار بەکاری بێنێتەوە لە ماڵەوە ئاوی تێ بکات و لەگەڵ خۆیان بهێنێت کە ئەم کردارە دووبارە نەبێتەوە لە خوێندگەکانە بینەری ئەوەین کە بە شێوازێکی زۆر زۆر جبس و بسکیت و ئەم مادانی کە هیچ سوودێکی تەندروستیان نییە یعنی هەمومان ئەزانین کە ئەم مادە خۆراکیانە لە ڕووی کوالیتی خۆراکیەوە کوالیتی خۆراکی نزمیان هەیە کە وە لەگەڵی شیاز زیانێکی ژینگەی بە ژینگەکەمانەگەێنێت بۆیە ئاراستەکان بەوە بێت کە ئێمە هەوڵ بدەین لەگەڵ لایانی پەروەردەیە زۆر زۆر بەجددی کار بکەین بۆی بتوانین ئەو ئاراستە ژینگەیی ئەو هۆشیاری تاکەی کە ئێمە هەمانە کە لە ئاستێکی نزمایە بەداخەوە ئەمەی کەیڵێم لە ئاستێکی نزم نەبووە ئێستا ئێمە لە ناوچەی تانجەرۆ شاخمان هەیە ینی لە ڕووی سفرەی سەفەریەوە هەڵدراوەتەوە هەر شاخ ینی شاخی دروست بووە بۆ بە شاخێک ئەمە بە چ شێوازێک دوجار چی لێکرێت ینی هاوینان لەبەر ئەوەی کە پلەی گەرمی بەرزە و گازی میسان لەناو ئەو خاشاکە دروستە بێت ئەسووتێت و دوجار دووکەڵەکەی بۆ ناو شارەگەڕێتەوە دووبارە بەکارێنینەوە دەرفەت مابێت بەدڵنیایەوە دەرفەت ماوە ینی ئێمە ئەتوانین کاری جددی بکەین بۆ ژینگە ئاراستەی ژینگەیەکەمان بەوە بەرین کە بیخێنە سەر ئاراستەی و سکەی خۆیەوە و ناومێت نەبووین بەڵام هەمیشە ئاماژە بەوەیە ینی ئێمە لە هێڵی سووری ژینگەیین ئێمە لەوەیان کە بەڕاستی ئەگەر وریانە بین چەند ساڵی داهاتوو کارەساتی ژینگەیەکەوێتەوە ئێستش ئەتوانین بەرگری بکەین ئێستش ئەتوانین ڕێگری بکەین من لە لای خۆمەوە یعنی بە ئاراستەیەکی ژینگەیانە بیرکەینەوە ینی ئێستا خەڵکێک لەوانەیە دانیشتوەوە دیارمانەوە بڵێ بۆ ئەوە باسی پلاستیکەکەن بەڕاستی خەتەرناکە بۆ نمونەوە ئەوەی کە لەو دەبە پلاستیکیانەیە کە هەمومان بەکارێنین ئەگەر بێت بە ڕێژەیەکی زۆر بەکار بهێنرێت مادەیەکی تایە پێوتری ئەنتیمۆنی کە کارلێکەکە لەگەڵ مادە پلاستیکەکەیە ینی ئێمە بۆ نمونە ئەو ئەوەی کە دروستەکرێت بە پلەیەکی گەرمی بەرز دروستەکرێت بە گازی ئۆزۆن تاقیمەکرێت دوجار نازانین لەکوێ خەزن ئەکرێت دوجار نازانین چۆنە گوازرێتەوە دوجار نازانین لە مارکێتەکە چۆن عەرز ئەکرێت بۆی ئێمە ببینین و بیکڕین ئەمانە هەمویان کاریگەن لەوەی کە ئەم مادە ترسناکانە دروست بن کە خەتەرناکن لەسەر تەندروستیمان بۆیە ینی هەمومان پێویستە بۆ ئاراستی بکەینەوە کە بتوانین بابەتە ژینگەیەکەم بکەین بە بابەتێکی سەرەکی لە ژیانمان ماوەسا شتێکمان بینێت چێت دایک و باوک زۆر ڕۆڵیان هەیە لەوەی کە منداڵەکەیان وا فێر بکەن کە پارێزگای لە ژینگەکەی بکات بۆ نمونە باوکێک نابێت و ناکرێت بۆ نمونە لە نێو ئۆتۆمبیلەکەیدا بە بەرچای منداڵەکەی شتێ فڕێباتە خوارەوە یان هەر شتێکی دیکە یان ئەچنە سەیران بە بەرچای منداڵەکەی و کەلوپەلەکە کۆ ناکەنەوە و خاشاکەی کە هەیە کۆی ناکاتەوە ئەمانە خۆتەزای مناڵ زووتر شتەکان وەرەگرێ ئەمە لە مێشکیا چەسپێ لەوانە شاویش دواتر دووبارەی کاتەوە پێوا بە شتێکی تەبیعی و شتێکی ئاسایە
ئەمە تا چەند گرنگە؟ وەڵا خۆ پرسیارێکی زۆر جوانە بابەتێکی جوانە دانیاریانی ئەوەی کە هەیە هۆشیاریەکە لە پەروەردەی خێزان و یعنی دەست پێکات تۆ سەرەتا ئەگەر خێزانەکە بۆ ئاراستەیە بیرکاتەوە کوجەناوە فەرمی من تا ئێستاش بینەری ئەوە معنی لە جامی ئۆتۆمبیلەکانەوە بینی خەڵکیەکە شت فڕیاتە خوارەوە من بینەری ئەوە بووم بتڵی شوشیان هەڵاوەتە خوارەوە یعنی هەر خۆم بەدوای نەکەوم کامە نەک کارەساتی چینگەی بگرە کارەساتێکی دائمی سەیارە و ئەوانە دروستەکات کە ئەبێتە هۆی لە ناوبرنی گیانی کەسێک ینی بەداخەوە ئەمە بینەری ئەو جۆرە حاڵەتانین کە تا ئێستا لە وڵاتی خۆمانە هەیە و ئەو ڕێگانی کە ئەڕۆین ئەبینین چەندەها خاشاکتیایە کەوتووە ئێستا ئەگەر سەردانێکی ناوچە گەشتیاریەکان بکەین هەمومان نەزانین چی کارەساتێکمان خولقانەوە هەموو ئەو سەرچاوایانی کە هەمومان وێران کردووە پڕە لە سفرەی سەفەری بەداخەوە کە ئەمانێک ئێڵێم دوو لە ڕیژە نافتان دایبی مناڵ یعنی پڕە لە دەبەی پلاستیک قوتووی معدەنی یعنی هەر هیچ شتێک نەماوە ینی تۆ بتوانی وەکو کاتی جاران لەزەتی لێبەری کە ئەمان هەمویان فعلا ئەگەر خێزانەکە خێزانێک بێت پەروەردەیی و هۆشیاری ئاستی هۆشیاری ژینگەیی بەرز بێت بەجددی ئەم کارانە ناکات وەسە لە ڕووی ئاینی شۆ ڕێگە پێدراونێتەوە وا بکەی بەڕاست فعلا لە ڕووی ئاینیەوە یعنی ئەمانە یعنی زۆر کارەساتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر ڕۆژی قیامەت هات نەمامێکە بەدەستەوە بوو تۆ هەوڵی چاندنی ئەو نەمامە بە یعنی ئەمە ئاماژەیەکی ژینگەی زۆر جددیە بەجددی یعنی ئەمە ئەگەر وەکو تاکێکی مسلمان و خۆی کە لە وڵاتی خۆمانە ئێمە ئاژین بیرکەینەوە ئەمە فعلا ئەرکێکی ئاینیشە کار دانیار یعنی ئێمە ئەبێت هەوڵ بین مادەم میلەتی خۆمان یعنی لە ڕووی لایەنە دینداریەکەەوە ئیلتیزاماتێکی بەڕاستی لەو لایەنەوە کاری لەسەر بکەین ینی بەجددی کارێکی ئاینی و ئەخلاقیە کە ئێمە هەڵچین بە خزمەتکردنی ژینگەکەمان ینی هەموو ئاماژەکان بەوەیەکە حتا سیرکردنی سەوزایی و ئەکات دەرونی مرۆڤەکان ئارام بێتەوە هەر تۆ خۆت کاچتە ناو باخێکەوە ئەحساسێکی تر هەیە وەک لەوەی کە لە ناو ژاوەژاوێک و لە لای مۆلیدەیەکەوە کارکەی یعنی فەرقی زۆر زۆرە ئەمانە بۆی ئێمە زۆر زۆر گرنگە یعنی هەمیشە بیر لەوە بکەینەوە کە ئەم بابەتە ژینگەیانە بابەتێک کە ڕەبتی بە ژیانی خۆمانەوە کاڵێن ژینگە واتە ژیانمان جیاوازی نییە لەگەڵ ژینگەیە کە تۆ ئەم هەستت تێکەڵی ناخی خۆت کرد کە تۆ ئەم هەستت کە تێکەڵ بە ژیانی خۆت کرد بە تاکید دەتوانی هەنگاوی جددی بنێ وەکەوەی کە جەناب فەرموود یعنی باوکەکە لە پاڵ مناڵەکەی ئەگەر بێت و خاشاکی فرا مناڵەکەش سبێنێ بڵنیایەوە دووبارە کاتەوە ئێگە پێچەوانەکەی بێنەوە کارە ناکات ئەگەر وات لێ کرد کە ئەمانە مەترسیەکانێتی ئەمەش چاکەکانێتی چاکەکە ڕێگەی چاکەکەگرێت کە تۆ دەستی مناڵەکە دەگرێت ئەمانە هەمویان کۆمەڵێ یعنی قسە و بابەتی جددی هەڵەگریکە ئەمە توانین ڕۆژانە بەڕاستی من داواکەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژانە کار لەسەرەوە بکات هەوڵ بن ڤیتیان هەبێ هەوڵ بن یعنی فیچەرێکیان هەبێ لەسەر ژینگە یعنی چونکە لاینی ژینگەیی لاینێکی زۆر زۆری هەیە ژینگە و خۆراکمان هەیە بەداخەوە ئێستا ئێمە لە شاری سلێمانیا ڕێژەی لە سا 65 ئەو خاشاکی کە فرێین خۆراکە لە سەدا 65 خاشاکی سلێمانی خۆراکە ئەنەمە کارەساتە ینی بۆ نمونە تۆ خۆراکێک کە ئەخۆیت بە ئەوەندە حازرکەی ئەمە بۆ خاتونەکانە بێت کە لە ماڵە ئەو خۆراکی کە ئامادەیەکەن پێویستە ئەوەندە ئامادەکەن کە ینی بخورێت دوادن نەمێنێتەوە فڕێ بدرێت کە ئەمە هەم لە ڕووی وەکو جەناب فەرموون لە ڕووی ئاینیەکەشەوە ینی بەڵێ زیادەڕەویە و ئیسرافکردنەوە ئەوانە کە سزای توندی لەسەرە لە ینی بۆیە زۆر زۆر گرنگە هەموو ئاراستەکان ینی لاینی خۆراک و ژینگەمان هەیە ئۆتۆمبیل و ژینگەمان هەیە جلوبەرگ و ژینگەمانەیە کە ئێستا دوو لە پیسکردنی ژینگە لە تەواوی جیهانا بریتە لە کارگەکانی بەرهەمێنانی جلوبەرێک ئەمانە کارەسات دروستەکەن بەڕاستی سەوزایی و ژینگەمانە ینی بۆیە گرنگە لە لایەنە پەیوەندیدارەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژانە هەوڵی هۆشیارکردنەوەی ژینگەیی بدرێت و تاکی خۆمان هۆشیارکردنەوە لەسەرەوەی کە بە ئاراستەیەکی ژینگەیانەیە کار بکەن زۆر باش مامۆستا دواپەیان بۆ کێ بێت تاوەکو بتوانین ژینگەیەکی باش بپارێزین و با بکەین کە هەمیشە بەردەوام ژینگەیەکی جوانمان هەبێت و ئەو هۆشیارە دروست ببێت لە لای تاکی هەمومان بەخۆشمەوە بە هەمومانەوە کە من ژینگەی خۆم پاراست کە ماڵەکەی خۆم پاراست کە
ئەوەی کە دێمە درە ناو حەوشە و ناو کۆڵانەکەی خۆم پاراست بە دڵنیایی و خۆشم تەندروستێکی باشمە بێت. وەڵی دواپەیانمانە بێت بۆ هەموو لایەنەکان بێت بۆ من بێت بۆ جەنابێ بێت بۆ هەموو ئەو کەسانە بێت کە بینەرمانن بۆ ئەوانە بێت کە دوجار گوێ بیستمانە بنەوە یعنی هەمومان کار بۆ ژینگەیەکی تەندروست بین لەبەر ئەوەی کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە لەبەر ئەوەی کە بابەتێکی ئەوەندە گرنگە لەبەر ئەوەی کە تێکچوونی ئەبێتە هۆی تێکچوونی ژیانمان کەواتە ئەبێ هەمومان هەوڵی بۆ بین ئەبێ هەریەکە لە لای خۆمانەوە هەوڵی زیادکردنی ڕێژی سەوزایی بین هەوڵی کەمتر بە فیرۆدانی ئاو بین ینی ئەو سەرچاویانی کە هەمانە کە ئێستا لە وڵاتی خۆمانە ئاماژەکان زۆر ترسناکن بۆ نمونە ینی ڕێژی ئاوی سەرزەویمان و تەواوی کەمی کردووە ڕێژی ئاوی ژێر زەویمان بۆ نمونە لە شاری کۆکۆ هەولێرە ساڵانی پێشوو لە 150 مترە گەشتی تا ئەو ئێستا 700 مترە ینی کارە ساتە ینی وردە ینی ئاماژەکان بە ئاراستەی خراپن ئەگەر بێت و ئێمە زۆر بە جدی کاری لەسەر نەکەین هەموو ئاماژە ژینگەیەکان وەکەوەی کەوتم ڕێگەزەکانی ژینگە ئاو و خاک و هەوایە هەر سێ ڕێگەزەکە لە ژێر هەڕەشە و لە ژێر مەترسیایە ئەبینین لە شاری سلێمانیا بینەری ئەوین کە ئەو شاخانە هەموو ئەڕوخێنرێت وەکرێت بە شوقە و وێلا ینی ئەمە بەڕاستی ئاماژەیەکی ترسناکە ینی ئەو سەوزایی کە هەیە ئەو شارە تۆ وای لێ ئەەکەی سەحنێکی چیمەنتۆیی بۆ دانی کە بەردەوام گەرم بێت ئەو شارە ینی خۆی هەمیشە خاک لەگەڵ ڕووەک کە ئەو سەوزایی ڕێژ سەوزایی کە هەیە هەڵمژەری ئەو گەرمایی و ئەو هەوا پیسەیەکە هەیە بەداخەوە ئێمە ئەوە لابین هاتە خەریکی ئەوەی وەکو چۆن ئەڵی مرۆڤێک سیەکانی خۆی وێرانە کات بە دوو کەڵێکی جگەرە بۆ نمونە ئێمەش خەریکی ئەوین سی ناو شارەکەی خۆمان وێرانەکەین کەمان هەمویان بەڕاستی کارەساتی ژینگەی خراپن و پێویستە هەمومان زۆر بە جدی کار لەسەر ژینگە بکەین و بە ئاراستە ژینگەیەکانە بە بیرکردنەوە ژینگەیەکانە بە ئەوەی کە هەوڵ بین تاکی هۆشیاری ژینگەی دروست بکەین ئەمانە من حەزەکەم زۆر بە جدی کاری لەسەر بکرێت. زۆر سپاس بۆ کاک هەژار عەبدوڵڵا پسپۆری ژینگە سپاس دەکەین کە لە فەتت بمەخشی دەستان خۆش بێ ژین ماندوو نەبوون دەشتان ساغ